زۆر خۆشحاڵم بەخێر بێن ئەمڕۆ کە پێکەوە ئەم دانیشتن و دیدارەمان ساز کرد بۆ ئەوەی گفتوگۆیەکی بابەتەنە پێکەوە بکەین لەسەر کۆی ئەو 3 ساڵەی کە لە کابینەی نوێە توانیمانە لە وەزارەتی پێشمەرگە ئەو ئەرکەی کە پێمان سپێردرا بوو تا ئەم ساتەی کە ئێستا قسەی تیا ئەەکەین چیمان کردووە، چیمان بەدەستێناوە، گرفتەکانمان چییە، ئەوەی کە ئامانجی هەمومانە، ئەوەی کە خەونی هەمومانە، ئەوەی کە خەونی شەهیدەکانمانە بینەندی لەوەی کە چۆن بتوانین هێزێکی نیزامی نیشتیمانی یەکگرتووی کوردستانی دروست بکەین. وەزارەتی پێشمەرگە لە سەرتاوە کە ئێمە دەست بەکار بووین لە مانگی 2019ەوە یعنی بە خەونێک و بە پلانێک و بە بەرنمەیەکەوە من خۆمەکو ئینسانێکی ئەوەی کە هەموو تەمەنم پێشمەرگایەتیم کردووە خاڵی لاوازی پێشمەرگە و هێزێکی نیزامی لە چیایە بەراوردێ هەبووە لام بۆ کابینەی نۆش کابینەیە بۆ کە بە هەموو توانایە ویستەتی چاکسازی لە زۆر بواری تردا بکە. لە وەزارەتی پێشمەرگە کە دەستمان پێکردووە و یەکەم ڕۆژی دەواممان لە هەفتەی یەکەمە هەستم کردووە کە وەزارەتی پێشمەرگە لە شێوەی مقڕی 2 حیزب بچێ. یعنی لە مقڕێکی یا مؤسساتێکی سەربازی پێشکەوتوو یا هەتا مامناوەندیش نەدەچوو بەڵکو مقڕی 2 حیزب بووە کە کەمتر بنەما سەرچیەکان یا بینای تاحتی مؤسسەیەکی سەربازی تا پیادەکراوە. ئێمە بە پلانێکی ژیرانە بێگومان زۆر بەهێمنی و لەسەر خۆش بەڵام بە ڕوئایەکی ڕوونەوە دەستمان پێ کردووە سەرەتا ئەوەی کە ینی گرفتی دیار بوو ئەو چالاکیە سیاسیە حیزبیانە بوو کە لە ناو وەزارەتی پێشمەرگەیە بوو. لە هەنگاوی یەکەمە ئابوونەمان من بڕیارمدا کە ئابوونە لە ناو هێزی پێشمەرگەیە بە هەموو شێوەیە قەدەغە بکرێت. خەڵقێک تێکۆشەرێک پێشمەرگەیە کە لە پێناوی کوردستانە خۆی بە کوشت بە خۆی بە شەهیدکردن بە خاچی لا پیرۆزبێ لا گەورەبێ بۆچی ئابوونەی لێوەرەگرێ ئەو خۆی خۆبەخشە بە ئەوی بەرگری لە کوردستان بکە و جان ببەخشێ. ئەمە بە خۆشحاڵیەوە کە چوو بواری جێبەجێکردنەوە و بۆ پێشمەرگەش زۆر پشتیوانی کرد و پێشمەرگەش لەوەیە ینی مافێکی خۆی بۆ گەڕایەوە. چالاکی و گردبوونەوە و کۆبوونەوەی سیاسی بە هەموو شێوێ لە ناو یەکە سەربازەکان و وەزارەتی پێشمەرگەیە قەدەغەمان کردووە. هەموو ئەم کارە سیاسیانە لە پیشەییبوونی هێزی پێشمەرگە کەمەکاتەوە. پێشمەرگە ئەبێ بێ بە هێزێکی پیشەیی کە سەرقاڵی پیشەکەی خۆی بێ بە شێوەیەکی تر لە دەرەوەی وەزارەتەکەی لە دەرەوەی ئەرکە سەربازەکەی خۆی ئەتوانێت ئازادە پەیوەندی چۆن ئەکال و ئەو حیزبەی کە ئەو ئەندامە بەکار و چالاکیە چاکەکانی بە فیداکاریەکانی سەری حیزبەکەی خۆشی بەرزەکاتەوە لەبەرەوە پێویستی بەوە نییە کە بە ئابوونە و بە چالاکی سیاسی حیزبەکەی پشتیوانی بکەیانەیەکە. خاڵێککە کە یعنی زەق و ناشرین و قێزەون بوو لە وەزارەتی پێشمەرگە سەنگەرگواستنەوە و کاسبیکردن بوو بە ناوی پیرۆزی پێشمەرگەوە. یەکێ لە شوێنێ سزا ئەیرایە کەم تەرخەمێکی لە ئەرکەکەی خۆیان ئەکرد ئەچوو پەیوەندیە کرد بە حیزبی فلانەوە بۆ ئەوەی ئەو هەم پارێزگاری لێ بکە هەم پۆستەکەی بپارێزێ هەم چاوپۆشیشی لە هەموو ئەو کەم و کوڕی و مخالەفاتانی هەیەی بیکە. ئەوەی کە زۆر گرنگ بوو ئیشمان لەسەر کرد کە ئەبێ وەزارەتی پێشمەرگە یەک سەرچاوەی دابشکردنی دارایی هەبێ. ئەمە قورسترین ئەرک بوو کە ئێمە لیژنەیەکی باڵامان لە وەزارەتی پێشمەرگە دروست کرد و ئەم لیژنە باڵایە دەیان کۆبوونەوەی لەگەڵ هێزەکانی هەفتا بە هاوکاری هێزەکانی هاوپەیمانان ڕاوێژکارەکانیان و من خۆم ڕاستەوخۆ سەرپەرشتی ئەو پرۆسەیەمە کرد. زۆر هەڵچوون و گرفتی گەورە و ڕێگری قورس هاتە بەردەمی ئەمەی کە ئەسڵیش ئەوەیە کە ئەبێ لە یەک سەرچاوەوە موچە بەهێزەکانی پێشمەرگەی کوردستان بدرێ و هەموو پێشمەرگەی کوردستان لە وەزارەتی پێشمەرگەوە موچەکەی بۆ بڕوا ناوی لەوێ تۆمار بێ میلاکی لە وەزارەتی پێشمەرگە دیار و ڕوون بێ. خۆشبەختانە پرۆژەکەمان تەواو کرد نردمانە ئەنجومەنی وەزیران لەم ڕۆژانەیە کە ئەو هەواڵەشیان پێڕاگەاندین کە ڕزامەندی لەسەر ئەمەش کراوە کە ئەمە بۆ خۆی ئەتوان بڵێن دەستکەوتێکی مێژووی گەورەیە
بۆ وەزارەتی پێشمەرگە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان و بۆ کابینەی نۆش کە بۆ کۆنتترۆلی هێزەکە بە شێوەیەکی دارێت کە تا ڕادەیەک ئەڵم بندیوار و گەندەڵی کەم ئەکاتەوە و شەفافێت زیاترەکە لە ناو هێزی پێشمەرگە لە جیاتی ئەوەی بە فەردا پارە بچێتە سەنگەرەکان و بچێتە مقڕەکانەوە ئەمە ڕێک خراوە و موچەکانی شانەخینە سەر بانک لە ئێستا ئەوەی کە لەسەر وەزارەتی پێشمەرگەیە لەو 56,000 کەسا حدودی لەم ماوەی 3 ساڵەیە توانیمانە 37,000 بخینە سەر بانکەکان بانک وەریگرێت لەگەڵ بانقی تریشا لە گفتوگویان بۆ ئەوەی هەموو هێزی پێشمەرگەی کوردستان بە ڤیزە کارد لە هەر کوێویستی چەنگی پێویست بوو لە بانکەکە پارە ڕابچێشە ئەمەمان کردووە ڕێک خراوەتەوە بە لیژنە تەوزیعەکەرا لە لیژنەکەشە هەموو مانگێک نزیکەی 60 ملیۆن 70 ملیۆن دینار لیژنەکان خەرجیان یعنی ما هەم ئێمە گەندەڵیمان کەم کردوەوە هەم بە هەدەردانیشمان کەم کردوێتەوانێ لە هەموو ئەوانەی تری کە پێشتر پارێکی زۆر سەرفەرکاوە کوتم ئێستا بۆ ئازوقە و بۆ زەخیرە ئەوان ئەمەشمان ڕێخستێتەوە جاران 2 ساڵەمەوە پێش 2 ئەوەی ئێستا ئازوقە و زەخیرە ئەکرا بۆ وەزارەتی پێشمەرگە ئەمانەمان کەم کردوێتەوە ئێستا کردومانە بەنیوە هەر لەو پرۆسەی چاکسازی و خۆڕێخستنەوە و کەمکردنەوەی بە هەدەردان و ڕوبەڕووبوونەوەی ئەوەی کە پێڵێن گەندەڵی لە ناو وەزارەتی پێشمەرگەش ئەوەی کە زۆر ئیشمان لەسەر کردووە پرۆسەی تەندەرین بووە کە ئەمەش ڕەنگە کە ئێمە چوینە وەزارەتی پێشمەرگە قەرزێکی زۆری کەوتبووە سەرشانی کە نەیدابەوە لەم قەرزانە هەنێکی ڕەوایە هەنێکی پێویست دەکا کە ینی ورتر لەسەری ڕاوەستین نەکوانخواستم بڵێم ئەوەی کە زۆر ڕەوا بوو قەرزی چارەسەری بریندارەکان بووە کە یعنی ئەوانەی لە شەڕی داعشا بریندار بوون پارەکانیان نەدراوەتێ ئێمە توانیمان لەو زروفە سەختە ئابووری کە بەسە هەرێمی کوردستانی شاهات بوو ئەنجومەنی وەزیران لەگەڵیانە ڕێکەوتین کە پارەی خەرجی بریندارەکانی خەرجی چارەسەری بریندار هیچ شەهیدەکان ئەمانە و هەموو ئەوانەی کە بەهۆی شەڕی داعشەوە تووشی جۆرێ لە زیان بوون خۆی سیارەکەی سوتاوە مناڵەکەی شەهید بۆ لەوانەی خۆبەخش قەرەبووی هەموو ئەو زیان لێکەوتوانە شمان کردێتەوە کە ئەمە بە خۆی چەند ملیارد دینارێ بووە بۆ بە دەر لەوەی کە قەرزی کۆمپانیەکان هەبووە قەرزی کۆمپانیەکان من بڕیارمدا کە ڕایگرم ڕاشم گرتبوو هەتا قەرزی شەهید و بریندار و زیان لێکەوتوان و هەتا هەموو ئەوانەی کە مافی پێشمەرگە و پێویستەکانیانە جێبەجێ نەک کوردەواری ئەڵێ بێ چاوێنی بێ لە مانگی دوانزەوە کە سەنگەرەکانمان چاکردێتەوە کە هەموو 2 ساڵ جارێ خۆتانەزانن سەنگەری پێشمەرگە پێویستی بە چاکردنەوە هەیە بە سەرۆکایەتی هەرێمی کوردستان سەرۆکی هەرێمی کوردستان چەندین ملیار دیناری بەخشی بە وەزارەتی پێشمەرگە بۆی سەنگەرەکانمان چاک کردێتەوە هەژمانگێکە نەتوانراوە کە داعش لە هەموو ئەو توانایانەی کە بەکاری هێناوە زەفەر بە پێشمەرگە بەرێ پرۆسەی ریفۆرم دژی زۆرە ڕێگری زۆرە و من خۆم شخصی ڕەنگە بەهۆی ئەم ریفۆرم کە لە وەزارەتی پێشمەرگەیە کردومانە دەیان و سەدان ناحەز و نەیارم بۆ دروست ببێت کە لە بەرژەوەندی زۆر کەس دراوە لە ینی بەرژەوەندی ئایندەی زۆر کەسی تر ئەدرێت چکە ئەبێ ئەم هێزە بێ بە هێزێکی یەکگرت و هێزێک کە قیادە و کۆنتترۆلی هەبێ و بێگومان ئەمەش کە باسی ئەەکەین کە ینی هێزێکی یەکگرتومان هەبێ ئەبێ متمانەیەک لە بینی یەکێتی و پارتیا دروست بێ یعنی ئەمەش بەشە پرۆسی چاکسازی لە شەو ڕۆژێکا ناکرێ بەڵکو ئەبێ یەکێتی و پارتی هەنگاو بە هەنگاو من پێم وایە ئەوەی ئێمە لە وەزارەتی پێشمەرگە لە ماوەی ئەم 3 ساڵەیە هەنگاومان بۆ ناوە لە سەرخۆش ژیرانە بە پلان بەڵام بە جورئەتەوە جۆرێ لە متمانە لە بینی فەرماندەکانە لە بینی یەکێتی و پارتیا دروست بوو ناڵێم قۆناغەکە متمانەکە گەیشتوەتە لوتکە بەڵام پێویستی بەوەیە جارێککە هەم ڕاگەیان کاران وەکو پێشتری ژوتم و هەموو لایەکمان پشتیوان بین بە ئەوەی یەکێتی و پارتی جۆرە ڕێکەوتنێک و ئەگەر ڕێکەوتنیی استراتیجیش بێ بە تایبەت لەسەر پێشمەرگە بۆ ئەوەی پێکەوە بڕیارێ لەسەر هێزی پێشمەرگەی کوردستان بکرێ ئیتر وەختێتی کە ئەم هێزە بێ بە هێزێکی
یەکگرتووی کوردستانی بەڵام هێزێک ئینتیمای بۆ کوردستان هەبێ هێزە ئینتیمای بۆ نیشتیمان هەبێ لایەک لایەکی خۆی بەسەر ئەویکە فەرزە چکە ئەگەر هێزەکەش هەمووی ببێ بە هیلایەک خۆ رووسیا هێزەکەی هەمووی دەوڵەتی شیوعی بوو نەوەویشی هەبوو لە شەو ڕۆژێکا ڕووخا لەبەرەوە بێ ئەم هێزە ئینتیماکەی بگەڕێتەوە لە حیزبەوە بۆ کوردستان چونکە کوردستان لە حیزب گەورەترە حیزب وەسیلەیە من خۆم هەموو تەمەنم 46 ساڵی ڕەبق لە لێچێتی نیشتمانی کوردستانە کارم کردووە لەبەرەوە من هەمیشە حیزب بە میکانیزمێک ئەزانم بۆ خزمەتی کوردستان لەوەشەوە کە لە حیزب ئیشم کردووە لە هەر پۆستێکا ئیشم کردبێ بە ئەمانەتەوە ئیشم کردووە لە ماوەی ئەو 76ەوە هەتاوەکو بوو بە وەزیری پێش تا ئەم لەحزەیە لە هەموو ئەو هەڵچوون و داچوونانەیە هەمیشە وەفاداربووم بۆ بیر و باوەڕ و ڕێبازی شەیدەکانم بۆ کوردایەتی و ڕۆژێ لە ڕۆژانیش نەخیانەتم لە خۆم کردووە نە لە میلەتەکەم کردووە نە لە ڕەفیقەکانم کردووە نە لە کوردستانیش کردووە نە ئەشیکەم شەڕم لەسەر دەستکەوتی حیزبی کردووە بۆ خزمەتی میلەتەکەم چکە وەکوتم لەوێژ حیزب میکانیزم بۆ لێرەش لە وەزارەتی پێشمەرگە کە قۆناغێکی نوێ قۆناغێکی ترمان لە کاری حکومڕانی و حکوومەتداری دەست پێ کردووە جیاوازە لە کاری حیزبایەتی بۆیە من ئەمەوێ ئەو شەڕەشی کە بە جورئەت و بە بڕیارێک و بە ڕوئیایەکەوە کە خەڵک زۆر لێم عاجز بۆ ناحەز و نەیاریشم زۆر بۆ دروست بووە لەبەر ئەوە نییە دژی هیچ لایە بم من ئەزانم ئەو حیزبانە ئەگەر یەکێتی پارتی و حیزبە شۆڕجێڕەکانی تر نەبوو نایە و میلەتەکەمان نەبووە ئەگەیشتینە ئەم قۆناغی ئێستا بەڵام ئەم قۆناغی ئێستا دەوڵەتداری جێیشی نیزامی ئەوێ ئەرچی قورسی تر خانەنشینی بووە ئێمە ئێستا هەچی مەسئولێ لە وەزارەتی پێشمەرگێت نوێیە هەموو ئەمان 10 ساڵ بوو تەقاوەتی لە وەزارەتی پێشمەرگە قسەکردن لەسەری بڤە بوو لەسەر ئەمە کە ئێمە دەستمان کرد بە خانەنشینکردن کێشە و گرفتی گەورە ڕوبەڕوومان بۆوانێ کە کێشە و گرفتی گەورەش کە ڕوبەڕوومان بوانێ لەوە بوو کە تەدەخولات زۆر بوو فڵان خانەنشین نەبێ ئەوە نەبێ چکە ئەتوانم بڵێم کە گرێژی قورسی بەرەو پێشچوونی وەزارەتی پێشمەرگە بوو تەحەدای ئەوەت کرد کە دڵم خۆش بوو پێکە وتت هیچ گەندەڵێک ئێستا لە وەزارەتی پێشمەرگەدا نییە بەڵام من پرسیارێکی دروست کرد ئێستا ڕەنگە دەبینین ڕۆژانە گرێبەست ئەوانەیە کە گرێبەستن یاخود بەتایبەت مامۆستانی وانە بێژ ڕۆژان لەسەر شەقا من کە دانامەزرێن لەولاوە باز لە لەشکری ڕۆژەیە کە ژمارەیان ڕەنگە ئاماری دروست نەبێت لە 10,000 و 8,000 و 5,000 ئەمانە بە چی یاسایەک دامەزراون کە خەڵک دانەمەزراوە گلەیی و ڕەخنە زۆرەوە باس لەوە نەکەرەوە بەشێکە لەو گەندەڵێنە ئایا ئەمانە چۆن خانەنشین دەبن ئەو برایانەمان کە پەنابەر بوون لە کوردستان هاتنە کوردستان ئێستا زۆربیان چوونێتەوە ئەم هێزەی بۆ چییە؟ ئایا فعلەن پارەکە لایەن وڵاتی تورکیەوە یاخود هەرێمی کوردستان خۆی پارەکەی دابین دەکە ئەوەی تریان بەڕێز وەزیری پێشمەرگە ڕەنگە ناشرینج بێ مستەڵەح بەکاربێنین بەڵام ئەو سوکایەتی ئێستا بە پێشمەرگە دیرینەکان و خانەنشینیان دەکرێن مانگانە بەڕاستی بەبەر چاوی هەمووانەوە بەداخەوە کە ڕۆژانە دەبینین تەمەنای ئەوە دەکەن کە لە سەردەمی بەعز دابان یاخود خۆزگە بەو ڕۆژە دەخوازنەوە یاخود ئەو گلەی و ڕەخنانەشن کە دەڵێن کەسانێکان لە خۆپشاندانەکان یاخود لە کاتی وەرگرتن جاشە و لەگەڵ ئەوان موچە وەردەگرێ پرسیاری سێمم خەڵکی ئێستا لە زیندانە دایبی و شیری دزیوە بەڵام باس لەو فەرماندانە ناکرێت کە لەگەڵ داعش بازرگانیان کردەوەنە ئەو کەیسانە بەکوێ گەیشت بۆچی تا ئێستا کەسیان سزا نەدراون خاڵی چوارەم نەخۆشخانەی پێشمەرگە دروست کراوە بە کورتی ببورن نەخۆشخانەی پێشمەرگە دروست کراوە بەڵام باس لەوەی کە هیچ خزمەتگوزارێک نییە لەو نەخۆشخانەیە ئەوەی دەبینین بە بەرچاوی هەمومانەوە لە نەخۆشخانە حکومیەکان پێشمەرگە بەجلی سەربازی و سەرە دەبڕێ دەچێت خۆی چارەسەر دەکات زۆر سپاس کاکە دیار من بە کورتی جوایە هێزی ڕۆژ من هیچ ئاگداریەکم نییە و پەیوەست نییە بە وەزارەتی پێشمەرگەوە پێشمەرگە دێرینەکانیش ڕاستە من خۆشم پێشمەرگەی دێرینم منش خۆشم یعنی ئەوانە ڕەفیقمانن کێشەیەکە هاتوتە پێشێ ئەبێ حکومەت یاریمی کوردستان چارەسەری بکە بەڵام ئیتر 130,000 پێشمەرگە خانەنشین کراوە کە ئێمە
تێکەڵ بووە ئەبێ هەوڵ بدرێ ڕەنگە ئەوش لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە بێت من هەوڵەیەم ئەوانەی لە وەزارەتی پێشمەرگە خانشینیکەن ڕێگەکەنەوە سەر وەزارەتی دارایی لێرە دۆسێ و هەموو شتێکی نێرین هەموو شتێکی ئەبێ ئەوە چارەسەر بکرێت پێم وایە هەوڵێکی زۆری شەیە بۆ چارەسەر بەڕێز وەزیری پێشمەرگە چەند پرسێک هەیە کە جەنابەت کاک من جوان ئەم بابەتە تا چەند بابەتێکی جددیە و باسیەوەت کرد کە سەرنجیان هەیە لەسەر یەکگرتنەوەی هێزی پێشمەرگە و بەڕوونیەوەیان و تۆک هاوکاری هێزی حیزبی ناکەن ئەم هۆشداریانە لە چه ئاستێکدایە و مەترسی بڕینی هاوکارەکانی پێشمەرگە لە چه ئاستێکدایە بابەتیش تر کە گرنگە بەلامەوە لەم کاتە وەڵامەکەیم دەستکەوێ پەرلەمانتار و ئەندامی ئەنجومەنی پارێزگا و زۆر کەسی دیکە باس دەوەکەن کە بە ناوی وەزارەتی پێشمەرگە و بەرپرسی پێشمەرگەوە زەوی تەخشان و پەخشان دەکرێت زەوی دابەش دەکرێت ئەم کەسانە چێن کام جۆرە تەسەڕوفاتاناکەن بۆچی تا ئێستا ڕانەگیراون بابەتی شتێر ئەوەی کە ئەبینرێ بەکارهێنانی ئۆتۆمبیل و کەرەستەی وەزارەتی پێشمەرگەیە تەنانەت لە شەڕی بنەماڵەکانیشە ئەم دیاردەیە بۆ تا ئێستا لە هەرێمی کوردستان بوونی هەیە سوپاس کاکە جوان ڕۆن هاوپەیمانان من پرسیارەکە لە جەنابە دەکەمەوە ئەگەر هاوپەیمانانیش پێمان نەڵێن هێزێکی یەکگرت و دروستکەن خۆمان خەڵکی کوردستان ڕۆشنبیران ئەو مێژووە دوور و درێژەی کە هەمانە فەرزی ناکە بە سەرمانە کە ئێمە ئەبێ هێزێکمان هەبێ بۆی لە مەترسی بەریەکەوتنی ناو خۆمان دوورکەینەوە ئەبێ بیکەین ئەگەر هاوپەیمانانیش هەر کەسێک پشتیوانمان بێت لەوەی ئەم هەنگاوە پیرۆزە و ئەم خەونە پیرۆزە بەدیبێ ئەبێ بیکەین ئەوان وەکو دۆستێک پێمان ئەڵێن بەڵام پێش هەمووی ئەبێ خۆمان ئیسرات بکەین لەوەی ئەم هێزە دروستکەین مەسلەی زەوی هیچ پەیوەندی بە وەزارەتی پێشمەرگە نیە وەزارەتی پێشمەرگە زەوی نییە ئێمە ئەبینی کە هەفتا هەیە هەشتا هەیە تا ئێستا ئەوانە بەشێنین لە وەزارەتی پێشمەرگە وردە وردە من دڵنیام ئێمە لە ماوەی ئەم دوو ساڵەیە حدودی 30,000 پێشمەرگەی زیاتری هەشتا هاتوونە سەر وەزارەتی پێشمەرگە چەند لیوایش کە بەڕێوەن ئێمە 14 لیوا بوو ئێستا بووین بە 22 لیوا و پشتیوانی 1 و 2 هاتوونە سەر وەزارەتی کە بە هەزارانن ئەمە یعنی خۆی دەستکەوتە لیواکانی تری بۆ هەشتا ئەوانە ژێنە سەر وەزارەتی پێشمەرگە ئەوسا لە ئایندەیە ڕەنگە شێوەکە بگۆڕێ وەزارەتی پێشمەرگە بازنەکەی فراوان بێ کەرسەی پێشمەرگە ئێمە ئەوەی کە کەرسەی پێشمەرگە هەر ئەوەیە هێزەکە هەفتایە هەشتایە وەزارەتی پێشمەرگە ڕقەمی پێشمەرگە تەوزیع کراوە 12,000 ڕقەمی سیارەی پێشمەرگە تەوزیع کراوە هەر یەکەی چواریان لایە ئەم هێزانە دەست ئەنواع وشکا خەڵک کەوتووە ئێمە لەگەڵ وەزارەتی ناوخۆ ڕێکەوتین کە ژمارەی تازە ئەەکەین بۆ ئەو سیارانە ئەبێ هەموو شتێکی لای وەزارەتی پێشمەرگە تۆمار کرابێ و بەشێکیشی ئەوانەی سیارەی تری مەدەنیە نەک عەسکەرەکان لە وەزارەتی ناوخۆ تۆمار کرابێک بۆ ئەوەی ئیشی شخصی پێوە نەکرد بەڕێز جەنابی وەزیر من سەرباز محەممەدم لە کەناڵی گەلی کوردستان دوو پرسیار دەکەم پرسیارەکەم ئەوەیە کە ئایندەی هێزی پێشمەرگە چی دەبێت لەگەڵ عراقدا یان بە جۆرەی دیکە ئایندەی هێزی پێشمەرگە چی دەبێت لە چوارچێوەی هێزەکانی عراقدا پرسیارێکی دیکەم ئەوەیە کە بەشێک لەو پێشمەرگانەی کە خانیشین دەبن گلەیان هەیە لەوەی کە ناتوانن موچەکانیان لە بانکەکان وەربگرن لە شوێنی دیکەوە موچەکانیان وەردەگرن کەی وا دەکرێت سەرجەم با بڵێن خانیشینانی هێزی پێشمەرگە لە بانکەکان موچە وەربگرن کێشەیەک هەیە کاکە سەرباز کێشەیەک هەیە لە سیویلەیە من نازانم حکومت بە چڕی هاتە سەرخەت بە ئەوی چارەسەریکە ئەم کێشەی موچەیە و موچەی خانشینی نەمێنێ دڵنیاشم وەختیە چارەسەرە بێ ئایندەی پێشمەرگەش لەگەڵ عێراق ئێمە تا ئێستا بە پێی دەستوری عێراق و بە پێی بنەماکانی پێکەوژیان لەگەڵ عێراق بەشێکین لە سیستەمی ئەمنی عێراقی بەڵام عێراق تا ئێستاوەتی وەزارەتی پێشمەرگە هەیە دینارێکی نەداوە بە وەزارەتی پێشمەرگە فیشەشی نەداوینەتێ گفتوگۆ موچەی نەیاوینەتێ کە مافی خۆمانە کە 2019 لە میزانی عێراق هەر بڕیار درابوو لە پەرلەمان کە موچەی پێشمەرگە بدەن نەیانداینێ من خۆم دوو جار چوومە بەغا بۆ ئەوە بەڵام ئەوە عێراقە ئەبێ لەگەڵیا هەڵکەین و ئەوەی کە بنەڕەتیە لەمەیە
ئایندەی پێشمەرگە ئەبێ هێزێکی تۆکمەی مەشق پێکراوی پرچەکراوی بەتوانابێت لە هەموو لەحزەیەکە بتوانێت ئەو مەترسیانەی کە ڕوبەڕوویە بێ بەرەنگاری بێتەوە. بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە جەنابی وەزیر. من ژینۆ محەممەدم لە کوردستان 24ەوە سەرەتا بە داواکاریەکەم دەست پێەکەم داوا لە بەڕێستانەکەم دیەکانتان لەگەڵ میدیاکاران و ڕۆژنامەنووساندا بکەن بۆ ئەوەی زانیاریەکان لە سەرچاوی فەرمی باوەڕ پێکراوە لە ناوەزارەت بەدەستمان بکات نەک وەکو دەڵێن سەرچاوەیە کە نەیویست ئاشکرا بکاوە تا منسوبێت و مەحسوبێت و پێدانی زانیاریەکان. دواتر ئەگەر بێمە سەر پرسیارەکانم باسی پرۆسی چاکسازی و یەکخستنەوەی هێزەکانی 1970 بکەین لە ناو وەزارەتی پێشمەرگە. بەڕێزت ئاماژەت بەوە کرد کە دەبێ متمانێکی تەواو لە نێوانێکێتی و پارتیدا هەبێ بۆ ئەوەی بتوانن کارەکانی ئێوە ئاسانتر بکرێت و زووتر ئەم یەکانەیەک بخرێتەوانێ. کەواتە پرسیارەکەی من بۆ بەڕێزت ئەوەیە ئێستا متمانە لە نێوانێکێتی و پارتیدا لە چه ئاستێکدایە بەتایبەت خستنەوەی هێزەکانی 1970. جەنابی وەزیر باسی ئەوەت کرد کە پەیوەندێکی باش لە نێوان ئێوە و سوپای عێراقیدا هەیە، بەڵام ئێوە دەبینین لە ناوچە کێشە لەسەرەکاندا ناوچە کوردستانەکان تا ئێستا بۆشایەکی ئەمنی زۆر هەیە. ئایا پێتان وایە سوپای عێراق بوونی داعشی پێ باشترە لەو شوێنانە لە هێزەکانی پێشمەرگە یاخودنا بۆچی ئەم ناوچانە ڕێک ناخرێتەوانێ؟ ڕێگە بەخۆمەدەم بە یارمەتی هاوکارانم لەسەر ئیزنیان کە سێ پرسیار بکەمەوە دوو پرسیارم بوو. پرسیاری کۆتاییم ئەوەیە بەڕێز جەنابی وەزیر ئاماژەت بەوە کرد کە ئیدی لە ڕێگەیەکی جیاوازەوانێ خوێنی تازە وەردەگرن لە ناو وەزارەتی پێشمەرگە جیاواز لە حزبی واتە یەکێتی و پارتی بە دیاریکراوی. ئەو ڕێگە جیاوازە چێ پێمان بڵێ سوپاس دەکەین. پەیوەندی ئێمە لەگەڵ عێراق من لەو ڕۆ باسم کرد. جاران هیچ هەماهەنگێ نەبوو، ئێستا چوار بنکەی هەماهەنگی هاوبەشمان هەیە. دوو بنکەی ڕئیسیمان هەیە، هەم لە هەولێر هەم لە بەغا و لە قیادەی عملاتی مشتەرەکە نوێنەری وەزارەتی پێشمەرگە لەوەیە کە شەمانە یعنی هەفتانە ئەم لەوێ دەوامەکەن و ڕاوێژەکان و بۆ هەر کێشەیە کە ڕوبەڕووی ئەو ناوچانە بێتەوە کە لە بینی سوپای عێراق پێشمەرگەیە ئەوانە دەوریانە بێ. من نەموتووە لە ئاستێکی باڵایە وتم پەیوەندەکانمان باشترە بۆ دروستکردنی لیوای بیستیش ئەو دوو لیوا مشتەرەکەی کە ئەبێ لەو ناوچە بۆشایە ئەمنیانە ئەرک بگرنە ئەستۆ دواکەوتووە. لە عێراقا نازانی چێ بڕیارەیە. لەگەڵ وەزارەتی بەرگری عێراق ئێمە هەموو شتێکمان بڕانەوەتەوە، لە 1995 بڕاوەتەوە وتیان موچە بەڕێسەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق ڕەزامەندی لەسەرداوە، چۆتە وەزارەتی دارایی وەزارەتی کێشەیەکی خۆیان ئەڵێن هونەریە و هەموو شتێ تەواو بووە. بەڵام ئیتر وەزعی عێراق ئەوەیە نازانی لە چۆ بڕیارە درێ ئەو ڕەنگە تۆ لە سانەوە و نوۆی ئیشەکە تەواوەکەی یەک خاڵکە هیچ نییە ڕەنگە شەشمانی پێ ئەچێ. ئێمە خۆمان زۆر هەم هاوپەیمانان هاوکار بوون لەوە، هەم خۆمان زۆر چەند جارێک ئەوان هاتوون ئێمە چوینەتە بەغا بە تەلەفۆنی پەیوەندیمان هەبووە لەویا بە حساب ئیتر ئەبێت لەم مانگەیە تەواو ببێ و چی بۆ دیاری کراوە. بەڵام تەنانەت لە دوا سەردانی سەرۆکی ئەرکانی وەزارەتی پێشمەرگە مستەفا کازمی بەڕێزیان وعدی یاوتێتی ئەڕۆیتەوە ئەمە جێبەجێ ئەەکەین ماوە. پەیوەندی ئێمە و عێراقیش لەو ئاستەیە بووە. متمانەی هێزەکانی هەفتا من بۆیە باسی ئەو متمانەیە ئەەکەم بۆ ئەوەی لە هەر کێشەیەکە هێزەکە دولت نەبێتەوە، بەس کە متمانەیە دروست بوو کە بڕیارێ درا بە سیاقاتی عەسکەری هەنگاو نرا و هێزەکە کرا بە هێزی پیشەیی و دەستی تری لێ دوورخرایەوە و ئەو متمانەیە لە بینیانە دروست بوو کە ئەم هێزە بەکار نایەنرێ بۆ شتیکە. ڕەنگە لە جاران باشتر بێتە سەورەکەم پەیوەندەکان یان پەیوەندی یەکێتی پارتی لە ئاستێکی باشترە و ڕۆژ بە ڕۆژ بەرەو باشتریش ئەڕوا و چەند ئەم پەیوەندیە باشتر بێ لە خزمەتی وەزارەتی پێشمەرگایە. بێستون عوسمان تۆڕی میدیای ڕوودا و جەناوی وەزیر، من کۆمەڵێک پرسیارەکەم زۆر بە خێرا و وەڵامەکانیشی تەنیا بڵێ و نەخێرن. دوای ئەوە پرسیارت لێ یەکەم. یەکەم شت بەشێکی زۆر لە بەرپرسانی یەکێتی نیشتمانی باس لەواکەن کە گەمارویەک لەسەر سلێمانی هەبێ لەلایەن حکوومەتی هەرێمەوە. ئایا هەیە و ئەگەر هەیە کەرتی سەربازی و هێزی پێشمەرگەی کوردستانی گرتوتەوە؟ زمانە یەکسەر جواب بم. وەڵام مەمنونە. من خۆ لە وەزارەتی پێشمەرگە ئێمە ئەمەنگە سەرقاڵین کەمتر پەرژاوینەتە ئەوە ڕەنگە کێشەی بچووکە بێ بەڵام چارەسەریەکە. لە کەرتی سەربازیە هیچ گەمارۆیەک هەیە بۆ سەرهێزی پێشمەرگەی کوردستان لە سنووری سلێمانی؟ وەک گەمارۆ نییە.
ڕەنگە گرفتی هوەری هەبێ گرفتی هوەری هەبێ لە نەقلی ئەو هێزانەی کە یەنە سەر وەزارەتی پێشمەرگە نەقلی پارەکەیان بۆ سەر دارایی بۆ ئێمە ئەجنا هیچ کێشەیەکی کار زۆر باشە بە هەمان شێوە دەنگۆیەک هەیە کە عەبدوڵای کوێخا مبارەک هێزێکی چەکداری بۆ دروستکرابێت و چەند سەد کەسێک موچە وەربگرن لە وەزارەتی پێشمەرگەیە موچەکان لای ئێوەیە لە وەزارەتی پێشمەرگە نیە من خۆم لە وتارەکەشم لە کۆلێجی سەربازی قەڵاچوالان ئەوە وتووە دروستکردنی هێز لە دەرەوەی وەزارەت دژی پرەنسیپەکانی زۆر باشە بەس ئێستا یەک پرسیاریکە ئیجازەم بن ئەم پرسیارانم بۆچی کرد و پرسیاری دیکەش هەبوو یەکێکیانەوەی زەوی وزارەکانی سلێمانی فەرمووت ئاگات لێ نییە پێشمەرگەی ڕۆژ فەرمووت پەیوەندی بە ئێوە نییە من زۆر تەقدیری هەوڵەکانی جەنابتانەکەم وەکو شخصێک کە ئەتانوێت بۆ یەخستنەوەی هێزی پێشمەرگەی کوردستان بیدەن بەڵام لە وەڵامی ئەم پرسیارانەیە دەرەکەوێت کە ئیرادەیەک لە دەرەوەی ئێوە بە پێچەوانەوە کارەکە یا چەند ئیرادەیەک لە هەرێمی کوردستانە و ئەمە ڕنگانەوەی هەبوو لە سەردانەکەتانە بۆ بەریتانیا و بۆ ئەمریکاش بێئومێدی و ناڕەزایەتی زۆریان بە ئێوە گەیاند مەرجعی سەربازی لە وڵاتی ئێمە کێ ئەگەر ئێوە نەبن ئەگەر سەرۆکی هەرێم نەبێ لەگەڵەوەی کە یاسا کە ئەو ئەرکەی پێ بەخشیوە و چۆن ئەتوانن بەسەر ئەم ئاستەنگ و ئاڵنگاریە گەورەیە سەر بکەون زۆر زۆر سوپاس من یەمەوە سەر ئەو خاڵە کە ئەبێ متمانەیە دروستکرێت چکە تا ئێستا ئەو متمانەیە نەگەیشتۆتە ئاستێک کە پێویستیان بە هێزی چەکدار نەبێ کە نابێ ئەمە هەبێت ئێمە توانیمانە هەنگاوی باش بنێن ئەمە بناغەیەکە بۆ ئەوە نائومێدی نییە لە دەرەوە لە وەزارەتی پێشمەرگە و لە ناو هێزەکانیشە ئومێدێکی زۆر هەیە بەم ڕوئایە و بەم استراتیژە کە ئێمە ئەتوانین بگەینە ئەو ئامانجە بەڵام مەترسیش هەیە چکە ڕەنگە لە بەرژەوەندی زۆر کەس بدرێ لەوەی کە ئەم هێزەیەک بگرێت لە شەخص نەک لە حیزب ڕەنگە ئەو شخصانەش هەمیشە دەستی ئەوەی کە ڕێگرە لە بەرەو پێشچوون جاری وایە ڕەنگە بەهێزتر بێ ئەجنا وەکو حیزب وەکو یەکێتی و پارتی لە ئێستا لە هەموو کات زیاتر ئیرادیان هەیە بۆ ئەوەی جۆرێک لێک تێگەیشتن هەبێ بۆ ئەوەی ئەم هێزە ئەبێ نێکرێتەوە ئەم هێزە بەم نەوعا بە دەرناخوا ئەبێ بێ بەو هێزەی کە من پێشتر هێزی کوردستان بێ ئەجنا ڕێگەی ترمان لەبەر نییە ئێستا هیچ مەرجعێکی بڕیاردانمان هەیە بۆ هێزی پێشمەرگەی کوردستان ئەبێ یەکێتی و پارتی خۆیان وەکو دوو مەرجعی ئەم هێزە کۆبنەوە بڕیارێ لەوە بن نیمانەیە وەزارەتی پێشمەرگە ئەمەی توانیوێتی کە ئێستا لە وەزارەتی پێشمەرگە نزیکەی 50,000 پێشمەرگە هەوڵمان ناوە بەڵام هەوڵەکە وەکوتم لە دەرەوەی وەزارەتی پێشمەرگە ڕەنگە هەوڵێکی تر هەبێ پێچوانەوە بەڵام ئەبێ بەو ڕێکەوتنەی ئەوان بۆ قسەکردن لەسەر ئایندەی پێشمەرگە و استراتیجێکی نوێ بۆ پێشمەرگە لە هەشتای دەسەڵاتەکانیان تەسلیم وەزارەتی پێشمەرگە بکەن و هێزەکەیان بەو شێوەیە کە پێشتریش وتم نەک لاسەنگی یا پارسەنگی بە شوێنێکە بۆ ئەوەی کە ئەو هێزەی کە ئینتیمای بۆ پیشەکەی خۆی و بۆ نیشتمانەکەی خۆی هەبێ نەک هەموو ڕۆژێ لە ترسی مەسوولە حیزبێکە جا ئەم لابێ ئەو لابێ نەوێرێ ئەرکەکەی خۆی بە پیشیانە جێبەجێکە سوپاس جەنابی وەزیر نەبەزگەشادم لە وێزگەنووس من پرسیارەکەم لەسەر ئەوەیە تۆ باس لەوە دەکەن کە دەتانەوەی وەزارەت خاڵی بکەنەوە لە حیزب و لایەنەکانەوە یەک وەزارەتی بەڵام ئایا هەبوونی دۆ کۆلێژی زاخۆ و قەڵاچۆلان و مفکری ئەندام و لایەنگری جیتی و پارتی و لێوە بۆ زانکۆ و لە زانکۆ و لە کۆلێژەکەەوە چ لەبێنەوە ناو وەزارەت ئایا خۆی لە ئەساسدا ئەوە بە بەرنامەجەکردنی وەزارەتی پێشمەرگەی لە سەر جیتی و پارتی ئەوە پرسیارەکەم پرسیاری دوم جەنابی وەزیر بە بەڕاشکان و پێ بڵێم دەمەوێت بۆ خەڵکی کوردستان و بۆ منیشی ڕوونکەوە ئایا هەر هێزێک لە دەرەوەی هێزی پێشمەرگە مانۆری سەربازی بکە هەر لایەنێک بێ هەر حیزب بێت مانۆری سەربازی بکە بە چەکی وەزارەتی پێشمەرگە یان ئەوەی کە لە شەڕ بەدەستیکەیتێ بە سیارە بۆ ئۆتۆمبیلی وەزارەتی پێشمەرگە ئایا هەر هێزێک لە دەرەوەی هێزی پێشمەرگە چه هێزێکە چ ناویشێ دێت ئایا وەزارەتی پێشمەرگە ڕوبەڕووی ئەو هێزان نابێتەوە کە هێزەکە لە دەرەوەی یاسانە و ئایا ئەو لێبڕێنی ئەو موچەیەشکە بێت بە کورتیە دەرمانەکە موچەکە لە هێزەکانی پێشمەرگە بەناوی سەوزە و خواردن وەردەگیریان ئەوەی هێزی پێشمەرگە یەک جلو بەرگنی لە شوێنەکان جیاوازیکاری دەکرێت ئەوە چیتان بۆ کردو سوپاس
ئێمە بەڵام بە ڕێگەی تاکو خۆبەخشەکان بە ڕێگەی تەجنید وە ئەکەین هەمووی لە وەزارەتی پێشمەرگە مقابلە بکرێ مانۆڕی هێزەکان ئێمە کە باسی هێزێکی یەکگرتووەکەین کۆتایی بەوانە ئێنێت پارەبڕین نەماوە لە وەزارەتی پێشمەرگە ئەو شتانە نییە ئێمە هەموو ئەوانەمان ڕێخستۆتەوە یعنی لە هەموو بوارێکە نەسریان میزانیان پێویستەکانیان خواردنیان سەنگەریان ڕەنگە کێشەیەکمان هەبێت لەوەی کە مەقەڕاتی باشمان بۆ دروست نەکردن ئەویش هەموو زانن ئەو وەزعە سەختە ئابووری کە بەسەر کابینەی نوێها کرۆنا و دابەزینی سعری نەوت حەساری ئابووری عێراق لە هەرێمی کوردستان کە مەبەستیان بوو هەرێمی کوردستان لاوازکەن و بڕوخێن لەوەیە ئێمەش ئەمە بەر ئێمەش کەوت و ئێمەش تووشی مشکلی کەمی پارە بووینەوە نەمانتوانی ئەو مەقەڕانە دروستکەین ئەجنا بەرنامەمان هەیە کە بینا بۆ وەزارەتی پێشمەرگەش دروستکەین و بەڵێنیشمان وەرگرتووە و بۆ هەموو لیوا و بەڕێوەبەرایەتەکانی تر کە پێشتر لەو ئیمکانێتیشە بۆ کرێکی بوون بەڵام هەمویان خانیان بۆ دروست دەکەین و بینایان بۆ دروست دەکەین شوێنێکمانەی پێڵێن بە حرکات لەوێ خەریتەمان تەواو کرد و وردە هەر شەژمان ئێستا دوو بینای گەورە دروست دەکەین دوانی کەشمان دەست پێ کردو و وردە ئەوە جەنابی وەزیر من سیروان لە کورسات نیوز چەند پرسیارێکم هەیە پرسیارێکم بۆ دەست پێکەم لە مای ڕابردوودا بەڕێز سەردانی بریتانیات کرد دواتر لێەوە چووی بۆ ئەمریکا سەردانەکان ئەمە ناهاتە نێو میدیاوە نەمازین دەرەنجامی سەردانەکانت چی بوو بە چی گەشت ئەن سەردانەکانەوە گرنگ بوو نهاتی و هەرێمی کوردستان لێەوە چووی بۆ ئەمریکا پرسیارێکی دیکەم ئەوەیە سەبارەت بە دروستکردنی هێزێکی نیشتیمانی لە هەرێمی کوردستان و خۆت ئاماژەت بۆ کرد وتت پێویستی بە ڕێکەوتنێکی استراتیژی نێوانی چێ نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەمە چۆن ئەکرێن ڕێکەوتنە استراتیژیە سەبارەت بە سەرچاوی دارایی وزارەتی پێشمەرگە بە هەمان شێوە ئاماژەت بەوە کرد کە پرۆژەیەکتان هەیە ئێستا لە ئەنجومەنی وەزیران ئەنجومەنی وەزیران ڕەزامەندی لەسەر دەربڕیوە ئەو پرۆژەیە چۆنە کە وزارەتی پێشمەرگە یەک سەرچاوی دارایی هەبێ ئەگە وردەکاری زیاترمان پێ بدەی سوپاس دەکەین سەردانمان بۆ بەریتانیا بۆ ئەمریکا هەر لە بەرامبەر ئەوە بوو کە کۆمەڵێک گفتوگۆی چرتر لەسەر ئێستا و ئایندەی پێشمەرگە بکرێ ڕەنگە پێویست نەکا من هەموو خاڵەکانی چکە گشتەکەی ئەوە بوو کە ئیستینتاجی خۆم لە کۆبوونەوەکانە کاکە سیروان ئەوە بۆ کە ئەبێ هەرێمی کوردستان یەک و یەکگرتوو بێ هێز ویلایەنە سیاسەکان یەک و یەکگرتوو بێ و هێزی پێشمەرگەش بە شێوەیەک خۆی ئامادەکە بتوانێت سەرکەوتوانە ڕوبەڕوو شەڕی داعش و مەترسی تیرۆر لە ناوچەکە بێتەوە خاڵی گرنگی زۆرتر باس کرا من نامێت سەری کەس بەوە قاڵکەم کە ئیشێکی ینی تایبەتە بە وەزارەتی پێشمەرگە ڕەنگە خۆمان زیاتر ئەتوانین ئیشی لەسەر بکەین چەند بکوێتە ئەعلامەوە من سیقم بە هەموو لایەکەیە و هیچ شتێکی واش نییە بڵێ ئەوەنگە نهێنیە بەڵام هەموویمان باس کردووە بە ڕوون و ڕەوانیش ئەوانش لەسەر ئەو ئاڕاستەیە کە لە دنیاە هێزێ نەماوە کە هێزی بەم شێوەیە بێ ئەم شێوەیە زۆرمان باس کرد ڕەنگە گرفتی زۆر گەورە لە ئایندەیە ئێمە ئەبێ لە ئێستاوە ئیشێ بکەین نەوەکانی ئایندەشمان لە مەترسی ڕزگارکەین نەک بۆ خۆمان بژین نەک ئێستا من چەند هێزم هەیە و چیم بەدەسە ئەبێ بیر لەوە کەمەوە ئەو هێزە بۆ من نامێنێ ئەی سبەینم مناڵەکەمنەوە ئەم کوردستانە چی بەسەریە لەبەرەوە سەرکردەی سیاسیەکانمان استراتیجیانەتر دووربینانەتر بیر لەمە ئەکەنەوە ئەبێ وەکوتم ڕۆژێ سووتر بڕیار لەمە بن کە ئەم هێزە بێ بە هێزێکی نظامی ئەبێ عەقیدەی بۆ بجێڕینەوە ئینتیماکەی بۆ خاک بێ نەک ئینتیمای بۆ من و بۆ تۆ بۆ شخصی تر بێ پێشمەرگە نابێ ئینتیمای بۆ شخصە ئەبێ بۆ ئاڵاوی کوردستان و بۆ خاچی کوردستان ئێمە دەیان سەدان هەزار ملیۆن خەڵک لە ژێر ئەو ئاڵایە و لەسەر ئەم خاکە خۆی بەکوژداوە حیزب نامێنێ بەس کورد ئەمێنێ کوردستان ئەمێنێ لەبەرەوە بێ بۆ کوردستان ئینسان ئینتیماکە ئەمە قورسە ئەگەر یەکێتی و پارتی بڕیار نێن کە ئەم هێزە دروستکە ئەم ئینتیمایە ناگەڕێتەوە خۆمە ڕاستیەکە بەڵام خۆشیان ئەڵێن متمانە نییە ئەبێ متمانەیە دروست بێ بۆ ئەوەی ئەگەر خوا نەخواستە شتێک هاتە پێشێ دیسانەوە مشکلە نەکەوێت ئەم هێزەوە یعنی ئەم هێزە بێ بەهێزێک هیچ بوومە لەرزەیەکی سیاسی نەیجوڵێنێ من ئەنوەر سەباح لە تۆڕی میدیای کۆمەڵ جەنابی وەزیر قسەکانی بەڕێزت و ئەوەی لە سەروی بەڕێزنەوەی وەکوسوکاتی هەرێم و حکوومەت و سەرۆکی حزبەکانیش بە تایبەتیەکێکی پارتی بە قسە هیچ شتێکیان نەهێشتێتەوە پێشمەرگە ماشەڵای لێبێ هەموو شتێکی بۆ کراوە بەڵام بێ ئەرزی واقع پێشمەرگە هیچی بۆ نەکراوە
ئەو زوڵمەی تا ئێستا یەکێتی پارتی لە پێشمەرگەیان کردووە هیچ دژمنێک لێی نەکردووە چونکە بەڕاستی ئەمڕۆ خەڵک پێویستی بە ژیانە پێشمەرگەیەک لە هاوینا شوێنێکی نەبێ فێنک بێ لە زستانە شوێنێکی نەبێ گەرم بێ ماڵەکەشی کرێی نەبێ پارەی نەبێ کرێ بدە یعنی بەڕاستی بڕۆ دوکاندارەکان دەزانن کە پێشمەرگە چەند قەرزارن یعنی بەڕاستی قسە کفایەت نییە کردەوە دەبێ بەڕاستی ڕۆ ببینێ چیتان کردووە بۆ ئەوەی هیچ نەبێ کاکە پێشمەرگە کە لە سەنگەرەکانە دڵی تەمین بێ کە ماڵەکەی لە زستانە گەرمە لە هاوی نافێنەکە خواردنێکی هەیە کە خانوو ناچێت لەسەر ماڵەکەی چیتان کردو بۆی بە فعلی شوقا یاخود خانوو پرۆژەیەک بکەن بۆ ئەوەی کە پێشمەرگە بتوانێت تێدا بحاوێتەوە ئەو بەڕاستی لای پێشمەرگە گرنگە بەڵام ئەوەی ترکە بە قسە وەڵا بە قسەی شتێک نەماوە هەموو شتێک کراوە پێشمەرگە بۆ وەزعەج نییە هیچ نەکراوە شت کراوە ئێمە کە باسی ریفۆرمەکەین هەموو یەکرێتەوە باشکردنی ژیان و گوزەرانی پێشمەرگەش بەشێکە لە پرۆسەی ریفۆرم ئەگەر ئێمە ریفۆرم لە پێشمەرگەیان نەکەین و پێشمەرگە بۆ بڵاویە لا حقوق بەلا واجبات ولا واجبات بەلا حقوق من پێشتر پێم وتی پێشمەرگە کە ئێمە هاتوین وزار لە شوێنی وە بۆ بە 6 وەجبە داوامی کردی و بۆ داوامی نەکرد لە کوێی دنیا هەیە پێشمەرگە 5 وەجبە داوام بکە تۆ هەموو حەقێکی بیت تێ خەتای پێشمەرگە نییە خەتای منە ئێمە توانیمان ئێستا کردومانە بە کەمتر لەوە بە نیوەی ئەوە لە پاڵ ئەوەشە موچەکەیمان باشتر کردووە لە کاتێکی شاکەم یعنی موچە لێ بڕین هەبووە لە پێشمەرگە کەمترمان زۆر کەمتر بووە وای لێ هاتووە ئیتر حکومەت نەیبڕیوە چکە ئەو موچەیە یا ئەو هاوکاری کە هاوپەیمانان ئەماندنێ بەشی چەند لیوایەگەکە ئەویش کۆمەڵێ ڕێوشێنی خۆی هەیە مختصری قسەکانم بەوە کۆتایی قسەکان بەوە کە چاکسازی لە ناو پێشمەرگەیە دڵنیا دەکەمەوە کە لە 100% ژیان و گوزەرانی پێشمەرگە ژەگۆڕم من هێش قادرم لە نارتیەوە دوو پرسیارمەیە پرسیار یەکەمیان دەمەوە بڵێم زۆر باست لە چاکسازی کرد 20 ساڵە حکوومەت یاریمی کوردستان پارتیەکێتی باسی چاکسازی دەکەن لە ناو وەزارەتی پێشمەرگە بۆ یەکگرتنەوەی و هێزانە بەڵام ئەوەی کە تا ئێستا بەدی دەکرێت کە من زۆر لەسەر دۆسی پێشمەرگە کارم کردووە تەنها موچەکانی یەکی گرتوێتەوە لە ڕووی ئەمرەوە وەکو وەزیری پێشمەرگە کاک شۆڕش ئیسماعیلی سە دەتوانێت ئەمر بەهێزی پێشمەرگە بکە لە زاخۆ هەتا وەکو خانەقین جوڵی پێ بکە یاخود کەسانی دیکە دەتوانن و ئەگەر ناتوان ئایا تا 20 ساڵی دیکە وەزیرێکی پێشمەرگە دێت لە 20 ساڵی داهاتووە دەتوانێت ئەمە بکات چەندی ترمانوێ بۆیم دوێزە بە فعلیەک بگرنەوە پرسیاری دووەمیشم هەچەندە وت زانیاریم لەسەر زەویەکانی نییە کە بەراوی هێزی پێشمە بەڵام خۆزانیاری لەسەر ئەوە هەیە ئێمە خاوەنی 2000 شەهیدین لە شەڕی داعشدا بەڵام 72 پارچە زەوی بە ناوی شەهیدانی شەڕی داعشەوە دابەش کراوە ئەمە ئاگادارن بۆچی کەسوکاری شەیدی شەڕی داعشەیە دەڵێ من هیچ زەویەکم وە نەگردووە وەکو سێم پرسیاریش بە کورتی ئەگەر وەڵامێکی ئەوم بدەیتەوە من زۆرتر سەردانی بەرەکانی جەنگم کردو خۆت ئاگاداری بەرەکانی جەنگی کە تا ئێستا لە نێو مزگەوت تا دەمێنەوە لە ناو ماڵی خەڵکا دەمێنەوە کە دەڵێن مەقەڕمان بۆ دروست کردوون یعنی مزگەوت و ماڵی خەڵک بە مەقەڕی خۆتانە دەزانیان پارەتان بۆ شوێنانە داوە ئێوە لە بەرامبەراتیایەمێنەوە زۆر سپاس زۆر سپاس وەڵام کاک هێرش لەسەر جوڵەی هێزەکان ئێمە ئێستا وەزارەتی پێشمەرگە 22 لیوا لەگەڵ پشتیوانی 1 و 2 لە وەزارەتی پێشمەرگە ئەرچیان لە وەزارەتی پێشمەرگەیە لە ڕووی سیاقاتی ئەسکەریەوە پەیوەستن بە وەزارەتی پێشمەرگەوە هەموو جوڵەیەکیان هەتا شەوێک کە دەورەیە دەرەکەن بەرقیەکەن بۆ حرەکاتی ئێمە و ئاگادارین بە ئەمری ئێمە جوڵە ئەکەن وتوانیمانە بەڵام ئەمە کۆتایی ڕێەکەنێ پێم وتی ئەبێت متمانەیەک ڕێکەوتنێک کۆتایی بە زۆر شت ئەهێنێ کۆتایی بە زۆر شت ئەهێنێ لەوەی کە لە وەزارەتی پێشمەرگە لە دەرەوەی پێشمەرگە بڕیاریکەن نەدرێت لە من تا ئێستا یەک ماڵە شەیدی شەڕی داعش نەهاتوو بڵێ ئەرزما وەرنەگرتووە هێزەکانی هەفتا لەوێ داوێتێ و لێرەش هەوڵ درراوە ئەکسەرێتی وەری بگرێ ئەگە کەسێک هەبوو کە وەری نەگرتە بوو ڕوبەڕووی ئێمەی بکەرەوە من لەگەڵیا بۆی چارەسەرەکەین و پرسیاریشەکەم بەس نەمبیستووە کەسێ مابێ ئەرزی بە نەگرن لەسەر من وتم بینای تاحتی وەزارەت ئیشی لەسەر نەکراوە ئەوەی جەنابیشت وتت کە لەو شوێنانە خەوتم من زانیاری وردم نییە بەڵام ئەوانەی کە پێشمەرگەی لیوا و فەوجەکانی سەر بە وەزارەتن ناڵم شوێنەکانیان زۆر باشە بەڵام نەتوانراوە مقڕێکیان بۆ دروست بکرێ ئەوەی کە هەوڵێن بۆیان دروست بکەین بەڵام
ئیتر هێز لیواکانی هەفتا هەیە لیواکانی هەشتا هەیە ئەگەر ئەم هێزانە ڕێک بخرێتەوە ڕیفۆرم لە وەزارەتی پێشمەرگە بکرێت دڵنیا دەکەم بەشێکی ئەساسەکەی بینای تحتیەکە ئەبێ بینای تحتی وەزارە خۆی لەوانەیە ئەبینێتەوە ڕەنگە پلانی زۆر لەوە گەورەترمانداناوە بۆ یەکپۆشیە بۆ دروستکردنی مەعامیلە بۆ هەموو ئەو شتانەی کە پێشمەرگە پێویستێتی بۆ ئەوەی وەکو باسان هەر ڕۆژی جلێکی لە بەرانە بێ مەهرەکەی نەو جلی لە بەرانە هەموو ئەوانە هەنگاوی باشنراوە پێم وایە نەتیجەی باش شێبێ. زۆر سپاس جەنابی وەزیر من زاگرۆز غەریبم لە دەستگای سەتەلایتی کوردستان دەمەوێت پرسیار دەربارەی استراتیژێتی ئێوە بکەم دەربارەی ئەو دۆخە نەخوازراوی کە لەسەر سنوورەکان هاتوۆتە ئاراوە بێگومان ئەرکی وەزارەتی پێشمەرگە پاراستنی هەموو خاچی هەرێمی کوردستانە شەڕێکی نەخوازراو لەسەر سنوورەکان بەبێ ویست و ئیرادەی گەلی کوردستان و حکوومەتی هەرێم هاتوۆتە ئاراوە استراتیژەتی وەزارەتی پێشمەرگە لەسەر ئەم بابەتە لەسەر کێشەی نێوان پاکەکە و تورکیا لەسەر چۆڵکردنی ئەو هەموو گوندە لەوێ لە هەندێک شوێنیش تەنانەت ڕوبەڕووی هێزەکانی پێشمەرگە و هێزانامنیەکان بوونەوە پێم خۆشە هەڵوێستیەوە لەسەر ئەم بابەتە بزانم بابەتێکی دیکە بوونی هێزە هەرچەند برادران بە دوورونزیک باسییان کرد ئەندامی مەکتەبی سیاسی سەرکردایەتی هەیە هێزی تایبەت بەخۆی هەیە ئایندەی ئەم هێزانە چی لێ دێت ئێوە پرۆژەتان لەم بارەیەوە چییە؟ یەکێکی دیکە لە پرسیارەکانم باسی زۆر شتت کرد بەڵام باسی یەکسانی جێندەریت لە وەزارەتی پێشمەرگەیان نەکرد پێم خۆشە بزانم پرۆژێ ئێوە لەسەر کەمکردنەوە یەکسانی جێندەری لە وەزارەتی پێشمەرگەدا چییە؟ ئەو شەڕی لەسەر سنوور هەیە لە بینی پەکە و دەوڵەتی تورکیا شەڕێکێکی دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستانی تێدا نیە و فعلا بە زەرورزیانێکی گەورە بۆ خەڵکی کوردستان و بۆ حکوومەتی هەرێمی کوردستانیش گەڕاوەتەوە. من لە هەموو ئەو کۆبنەوانەی لە دەرەوە بەشداریم کردووە قسەم کردووە لەسەری کە دۆستەکانمان هاوپەیمانانمان هەوڵ بن کە پرۆسەی ئاشتی لە تورکیا دەست پێ بکاتەوە و بە ڕوون و ڕەوانیش پێمانوتەوە ئەگەر ئەم شەڕە بەردەوام بێ زیانەکان فراوانتر بازنەی مەترسیەکان گەورەتر ئەبێ بۆیە تەنیا ڕێگەیەک بۆ ئەوەی کۆتایی بەم شەڕە بهێنرێ چارەسەرکردنی کێشەی کوردە لە باکووری تورکیا ئەبێ پرۆسەی ئاشتی نەهێزی پێشمەرگە ئەتوانێت ڕوبەڕووی ئەو شەڕی ئەوانە بێتەوە نە بە حکوومەتی هەرێمی کوردستان چارەسەرەکرێ نە حکوومەتی هەرێمی کوردستان دەستی هەیە لەوەی کە ئەو هێزە بەنەوعی هەڵسوڕێنەیە ئەو شەڕە دوورخاتەوە ماڵوێرانێ لە هەرێمی کوردستان وڵاتانی ئەوروپی و هاوپەیمانانی ئەوانەی کە دۆستی کوردن ئەبێ زەخت لە تورکیا بکەن کە پرۆسەی ئاشتی من بەڕوونی و بە ئاشکراش و پێداگریشم کردووە ئەمە تەنیا ڕێگایە کە کۆتایی بەم شەڕە بێ لێرەش کە لەگەڵ هاوپەیمانانە هەتا لەگەڵ ئەوانیش کە پەیوەستن بەو شەڕۆ من زۆر بەڕوونی ئەمە وتۆ کۆتایی ئەبێ بێ بەم ئەمڕۆ نەیە ساڵێککەیە ئەگەر ساڵێککە بیکەن کەواتە خوێنڕشتن درێژتر ئەکرێتەوە چکە ئەمە لە هەشتاکانەوە ئەم شەڕە بەردەوامیشە بێ شەڕ بە شەڕ کۆتایی نایە شەڕ بە ئاشتی و بە دانیشتن و گفتوگۆ کۆتاییەت لەسەر ئەوەی کە هێزی فلان هێزی هەیە و فیسار هێزی هەیە پرۆسەی چاکسازی کۆتایی بەوانە هێنێ بۆیە زۆر دژی پرۆسەی چاکسازی هەنگاوەندێ و گرێ و گرفتی بۆ دروست دەکرێت جێندەریش لە وەزارەتی پێشمەرگە ئێمە بەڕێوەبەرایەتێکی تازەمان دروست کردووە کە بەڕێوەبەرایەتی جێندەرە ئەرچێکی و پلانێکی گشتگیریان هەیە بۆ ئەوەی کە چۆن جێندەرەوە دۆستەکانیشمان لە هەموو لایەکەوە پشتگیری جێندەرەکانی ئەو پرۆژەکان پێم وایە استراتیجییان هەیە بۆ ئیشکردن لەو بوارەیە و سەرکەوتووە بن. هەژارەنوەر لە دەستگای میدیایی شار پلس زۆر باسی دەکەوەی هێزی پێشمەرگە کرا بەرپرسانی باڵای هەرێم و بەڕێز زۆر پێداگرنەوەی کە هێزەکان دەبی یەکتر بگرنەوە دەمەوێت ڕێک بەڕوونی پێم بڵێ واز لە هەوڵەکان بێنە چێن ئەوانەی کێشە و گرفت یاخود نایانەوەی ئەو هێزانە یەک بگرنەوە ئەگەر ئێستا ناتوانانی وەڵام دیوە دوای ئەوەی کە لە وەزیری پێشمەرگە نەمای لە کەناڵەکانی ڕاگەیاندون یاخود لە ڕێگەی یاداشت و ناوی ئەو کەسولایانە دەهێنی کە سستی دەخنە بەردەم یەکردنەوەی هێزی پێشمەرگە چکە جگە لەوەی باسی هەفتە حزبی سیاسی مانەوەڕی سەربازی دەکات لەوەی زۆر دەرچووە پرسیاری دووەمەوەیە تا ئێستا بۆ ڕوو نەبووتەوە ئەو فەرماندانی کە لە شەڕی داعش
تێوەگلان یاخود تۆمەتبار کران بەوەی کە بازرگانی دەگەن لەگەڵ تیرۆریستان دۆسیەکە بەکوێ گەیشت ئایا لێ کۆڕینەوە کراوە ئەگەر کراوە ئەنجامەکەی چی وە ئەگەر نەکراوە هۆکارەکەی چیکە ناکرێت ڕێگریەکان دیارن من لە زۆر شوێنیش باسم کردووە کە ڕوبەڕوومان بۆتەوە و گرفتیان دروست کردووە من ئەوانە بە قۆناغتی ئەپەڕێنین ڕەنگە کێشەی گەورە نەبێ بەزەوەی کە من قسەی لەسەرەکەم و ئەمەیە جێبەجێبێ ئەوەیە کە یەکێتی پارتی جۆرە لێک تێگەیشتنێکیان هەبێ کۆتایی بەوانی تر ئێنێ کۆتایی بەوانی تر ئێنێ کە لە تاریکیە دژی ریفۆرم و پرۆسەی چاکسازی و یەکگرتنەوە ئەم دوو حیزبە ئەتوانن بڕیار بن چکە تا ئێستا ئەو بڕیارانە نییە زمینەیەکی لەبار هەیە بۆ ئەوانەیە هەرەکی ڕۆژێ بە شێوەیە کەرسەیەک هێنە پێشەوە بۆی چۆن ڕوبەڕووی وەزارەتی پێشمەرگە یا وەزیری پێشمەرگە سەرێشەی بۆ دروستکان یا قسە و قسەڵۆک و ڕۆژە لەوێڵن ئەمە بە ئاڕاستەی ئەوە ئیژەکە ئەمانە نامێنێ من کە پێشتریش قسەم لەسەرکەم بە ئامانەتەوە کە ئامانەتێکم وەرگر مستەحیلە خیانەتی لێ بکەم وەزارەتی پێشمەرگە ئامانەتێکە کە هەموو کورد هەموو شەیدەکان ئەوانەی پێش چاویان لەوەیە کە چۆن نیشتیمانیانە بە ڕۆحی کوردایەتیانە بە ڕۆحی نەتەوەی ئیش لەسەر وەزارەتی پێشمەرگە بکەین ڕەنگە هەنێک ئەمەی نەوێ دژی ئەمە بوەست نایە ڕوبەڕوو پێ بڵێ لە شوێنێکەوە پەیجێکی دروست کردووە و هەر ڕۆژەی قسەیەکی ئەو تۆ ئەکا کە هیچ ئێمە ڕەنگە ینی لەو پرۆسی چاکسازی کە ئەچینە پێشەوە کاریگەری لەسەری نەبێ بۆیە من ئەمانە ئەخەمە ئەو لاوە هێزێکی ئەو تۆ نابینم لەوەیە کە ئێمە بخەنە ینی پرۆسی چاکسازی بخەنە مەترسیەوە بەڵام ئەبێ یەکێتی و پارتی قۆڵی لێ هەڵکەن و بڕیارێکی مشتەرەک بدەن ئەمیش بەوە ئەچێ من ئێستا وەکوتم کاتەکەی لەبارترە ناڵێم لە سەتاسە کاتەکەی لەبارترە بۆ ئەوەی بە شێوەی لە شێوەکان گفتوگۆ بکەن لەسەر ئایندەی پێشمەرگە و لەسەر ئەوەی چۆن ئەم هێزانە بکرێ بەو هێزە نیزامی یەکگرتووی کە باسمان لەسەری کرد لەسەر دۆسەی ئەوانەی کە لە گەندەڵیەوە ئاڵاون من بە فەرمانگەی یاسایی خۆم ئەمرم پێکردوون و تومە هەموو ئەو دۆسیانە بنێرن بۆ نەزاها بۆ دەسەی دەستپاچی بۆ ئەوی لێکۆڵینەوەیان لەگەڵا بکرێ و یەک دۆسیە نەبێ هیچ چەندین ساڵ پێش منیش پێم وتون کە ئەبێ هەمووی بچێتە ئەوێ و ئێستا دەستەی دەستپاچی هەفتانە بەردەوام سەردانی وەزارەتی پێشمەرگە ئەکەن و لەسەر ئەومەی پەیوەستە بە وەزارەتی پێشمەرگەوە ئەوی تری کە لە وەزارەتی پێشمەرگە نییە بەڵام دۆسیەمان زۆر لایە ئەسلااو لە بەڕێست و تەواوی هاوڕێیانی ئامادەبوو من یوسف مراد لە دەستگای میدیایی کەرکووک پەیوەست بە کاتی دیاریکرا و چەند پرسیارێکە ڕاستی جەناب دەکەم زیاتر پێوەست بە کەرکووک و ناوچە جێناکۆکەکان سەرەتا لەوە دەست پێ دەکەم ئایا هیچ ڕێکەوتنێکی نوێ هەیە لە نێوان هێزەکانی پێشمەرگە و هێزە عێراقیەکان بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانی کە لە نێوان هەردوو لا هەیە و لە ماوەکانی ڕابردوودا بە ئێستاشەوە ژمارەی کۆپراسیۆنی هاوبەش لە نێوان هێزی هەردوو لە ئەنجام دراون لە ناوچە جێناکۆکەکان ئایا ئەمانە بەسن بۆ کەمکردنەوەی مەترسیەکانی تیرۆر و سەبارەت بە لیوە هاوبەشەکان ئایا لە ئەگەری دەست بەکاربوونیان یەکسانی لە نێوان نەتەوەکان پارێزراوە و پرسیاری دووەم لە ماوەکانی ڕابردوودا پرسی دۆزینەوەی ڕووفاتی پێشمەرگەدی لە شەیدکراوەکانی شەڕی داعش بڵاو بووە بە تایبەت لە سنووری قەزای حەویجە ئایا وەکو وەزارەتی پێشمەرگە هیچ زانیاریەکتان هەیە ئەگەر زانیاری هەیە چی کراوە بۆ دەرهێنان و هێنانەوەی ڕووفاتی و پێشمەرگەدی لە شەیدکراوانە ئەو بۆشایە ئەمنیانەی کە لەم ناوچەیە هەیە بۆ ئۆپەراسیۆنانە جێگرەوەی لیوای هاوبەشەکان نییە بەڵکو هەر بۆ ئەوەیە هەم چێو ماڵکردن و ئەو کە پێ ئۆپەراسیۆن بۆ ئەوەیە کە نێڵین داعش لەو شوێنانەیە جارێک کە بەحەوێتەوە و کاریگەریشی هەبووە بێگومان ئەگەر لیوای بیست بچێتە ئەوێ ینی ئەرکەکەیان لێ بگرنە ئەستۆ باشترە و ئەمن و ئاسایش زیاتر لە ناوچەکەیە بەرقەرارە بێ و هاوڵاتیانی ئەو ناوچانەش زیاتر دڵنیا ئەبن من بژاردەباخم لە تۆڕی میدیایی ئێستا حەزەکەم لەو بابەتەوە دەست پێ بکەم کوردستان هەفتانە بەشداری کۆبوونەوەی ئەنجومەنی وەزیرانی حکوومەتی هەرێمی کوردستانەکەن ئەتوانی پێم بڵێ و قسانی کە لە نێو کۆبوونەوەکەدا دەکرێت هیچ ئاسۆیەکی ڕوونێ بۆ چارەسەربوونی گرفتی موچاگەر پێشتر بابەتی موچە تەنها یەک هەواڵ بوو ئێستا بۆ بە سێ هەواڵ ڕۆژێک دەوترێت
وەزارەتەکان ئاگادار کراونەوە کە لیستی موچە ئامادە بکەن ڕۆژێک دەوترێمە لیستەکان نێردرا بۆ وەزارەتی دارایی دواتر هەواڵی هاتووی موچەکەی دواتە بە بەراورد بە ڕابردوو ئەتوان بڵین دۆخی موچە خراپتر بۆ نەک باشتر بۆ کامە یەکێکە لەو بابەتانی کاتوان بڵێمان گەڕێتەوە بۆ نقطەی سەرەتا کاگەرێکی دیفانی پڕ نەبێ ڕوا ناکەم بشتوانێت دیفا لە خاک و نیشتیمانەکەی بکە بابەتی موچە بەچۆکە دوو ببەخشە پرسی ڕاهێنان و دەوامکردنی هێزەکانی پێشمەرگەی کوردستان ئێستا بە بەراورد بە ڕابردوو داوامکردنی هێزەکانی پێشمەرگەی گۆڕانکاریکی بەسراتەوە ڕاهێنانەکانیان چۆن ئایا مشتانی کە تەنها لەلایەن هێزەکانی ئەو پەیمانانەوە دەکرێت کافیە بۆی کە ئێستا هێزی پێشمەرگەی کوردستان بچێتە جەنگێکی گەورەوانێ بچێتە شەڕێکی نەخوازراوانێ کە ڕوبەڕووی بێتەوە لە هێزی پێشمەرگەی کوردستان ڕادەبینن یەکێک لە بابەتەکان لە ماوەی ڕابردوودا بە دیاریکراوی پێما بە نزیک بە ساڵێک بەر لە ئێستا دەکا کە هێرشکرا سەر ناوچە سنووریەکان یاریمی کوردستان بە دیاریکراویش لە کوڵەجۆ کاتێکم خۆم و ڕۆژنامەنووسێک بە مەیدانی چووماوێ پێشمەرگەکان باسییان لەوە دەکرد کە ئەگەر بێت و لە ڕوونەوەیەکدا یاخود لە شەڕێکدا فیشەک زۆر بتەقێنن دواتر ئەرکی کڕینەوەی فیشەکەکان لە ئەستوی خۆیانە ئایا ئەمە گرفتانە چۆن چارەسەرکرێت چۆن دەکرێت پێشمەرگەیەک فیشەکە تەقێنێ بۆی کە بەرگری بکە لە گیانی خۆی لە وڵاتەکەی لە ئاڵاکەی بۆی کە بەڕێستان ئاماژەت پێە بەڵام دواتر بەشێکی لێپێچینی لەگەڵدا بکرێت و کڕینەوەکی بکرێتەوە بەسەر ئەستۆی خۆی سەبارەت بە پرسی بەرزکردنەوەی موچەش هێزەکانی پێشمەرگەی کوردستان حەزەکەم پێمان بڵێ کە ئێستا پێشمەرگەیە کە ئەگەر بێت و دامەزرێت لە وەزارەتەکەتان موچە بنەڕەتەکەی چەند دەبێ و یەکەم مانگ دەتوانێت چەند وەربگرێت ئەو موچەی کێوە پێ دەدەن لە 500,000 و دەست پێ بکە لە 600,000ەوە ئێوە دۆخی ئابووری هەرێمی کوردستان دەزانن ئایا خێزانێک ئێستا لە هەرێمی کوردستان بە 500,000 یاخود بە 600,000 دەتوانێت ببێ بەڕێوانێ لەسەر چ بنەمایەکەم بڕیارە درراوە بۆ دابینکردنی موچەی پێشمەرگە لەسەر ئەو کەناڵی ئاسمانی کەرکووک ئەو بۆشایە ئەمنیانەی کە لەم ناوچەیە هەیە بەو ئۆپەراسیۆنانە جێگرەوەی لیوای هاوبەشەکان نییە بەڵکو هەر بۆ ئەوەیە هەم چێو ماڵکردن و ئەو کە پێ ئۆپەراسیۆن بۆ ئەوەیە کە نێڵین داعش لەو شوێنانەیە جارێکی کە بەحەوێتەوە و کاریگەریشی هەبووە بێگومان ئەگەر لیوای بیست بچێتە ئەوێ یعنی ئەرکەکەیان لێ بگرنە ئەستۆ باشترە و ئەمن و ئاسایش زیاتر لە ناوچەکەیە بەرقەرارە بێ و هاوڵاتیانی ئەو ناوچانەش زیاتر دڵنیا ئەبن وەک لەوەی کە جارجار ئۆپەراسیۆن بکرێ بەڵام تا ئێستا ئەزانن کە ئەو عێراق ڕەزامەندی لەسەر ئەوە دەرنەبڕ چاوەڕێەکە لە ئەم هەفتەیە و هەفتەیەکی داهات و ئومێدماوایە بە لەو نزیکانە لەوەی کە پێکاتەی لیواکان ئایا تورکمان و ڕۆژێ قونسوڵی تورکیژە و پرسیارە لێکردوتی ئایا تورکمانی تایە لە ناو ئەو هێنانە وتم ئێمە هیچ فەرق و جیاوازێکە تورکمانی تایە بەس حیزبی تورکمانی تیانە ئەندامی حیزبی تورکمانی تیانە فەرقێکمان نەکردو عەرەبی تایە تورکمانی تایە هیچ هینێکمان نەکرد ئەوەی ئیستعدامە چەندین ئەفسەری عەرەب و تورکمان و ئەوانەمان هەیە لەوێ ئەوانە بخۆ ئەم بەڵام لەو هێزانەیان هیچ فەرق و جیاوازیەکمان نەکردووە